لە تەوەرەی دووەمی پرۆگرامەکەماندا باس لە بابەتێکی گرنگەکەین کە پەیوەندی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ هەیە بە تاک بە تاکی ئێمە لەوانەیە زۆر هەستی پێ نەکەین بەڵام ڕۆژانە ماکە خراپەکانی ئەم بابەتە ئەگەر گرنگی پێ نەدرێت دەرەکەی زۆر جار جۆمان لێ بووە خەڵگەڵێت کە ڕێنمایەکی تەندروستی دابەزێنە کە پزیشکێک لە نیاخان لەسەر بابەتی قساکە بەڵام پزیشکانە وایان کردووە خەڵک ساغ نەماوە یان ئەگەر بە قسەی ئەمان بێ خەڵگە بێ هەمووی لەسەر قەبران بێ بەڵام بەداخەوە خەڵک با ڕوو بکاتە نەخۆشخانەی هیوا و نانەکەری لە هەولێر ئەنجا ئەزانێت چ باسە خواردنی خراپ ژینگەی خراپ هۆکارەکان خۆمانی چی کردو بۆ خەڵکە بەڵام لەوانەیە من و تۆ ئێستا هەست نەکەین نەخۆش نەبین بەڵام باسە دەبین لە نەخۆشخانەکانی هیوا ئەو کاتە زانین مرۆڤایەتی بە تایبەت لە هەرێمی کوردستان لە چ ئاڵنگاریەکایە ئەمڕۆ ڕۆژی ژینگی کوردستانە ئێمە بە میوانداری زۆر بەڕێز محەممەد مەنوچەر مامۆستای زانکۆ لەسەر ئەم بابەتە لەسەر ژینگە لەسەر ئاو خاک و دروستی و پاکی ژینگە چ پەیوەندیکی بە ژیانەوە هەیە وە گەوترێ ژینگە ژیانە لەسەر ئەم بابەتە قساکەی مامۆستا جان بەخێر بیت زۆر سڵاتان لەوانەیە پرسیارەکە ئاوا چۆنەڵی دروست بێ خەڵک بڵێ باشە ڕۆژێک بۆ دایک ڕۆژێک بۆ ژینگە ڕۆژێک بۆ چوزانم بۆ ئاڵا ئەمە بۆ ڕۆژێک لە ساڵەکە من حەزەکەم لەمەوە دەست پێ بکەین ئایا کە ئەوترێ ئەمڕۆ ڕۆژی ژینگەی کوردستانە یا ڕۆژی ژینگەی جیهانیە ئەم ڕۆژە کە دانراوە مەبەست لێی چییە ئایا ینی تەنها ئێمە لە یەک ڕۆژە خەمی ژینگەکی کوردستانی خۆمانمانە بێ یان ئەمە بابەتێکە پەیوەندی بە کۆمەڵە بابەتی ترەوە هەیە ڕاستە سڵاوم بۆتان هەیە خۆی ڕۆژی ژینگەی کوردستان کە کاتێک دیاری کراوە ساڵی 2010 لە پەرلەمانی کوردستان بەپێی یاسایەک دیاری کراوە ئەمە ئەم ڕۆژی ژینگەی کوردستانە ئەو مێژووە ئەگەڕێنێتەوە کە ڕژێمی بەعەس بۆمبارانی پالیسان و شێخوەسانانی کردو لەو کاتەیە زۆر بە دڕندانە و کاریگەریەکی زۆر نەرێنی لەسەر سروشتی ئەو ناوچەیە جێهێشتووە هەتا ئێسش ئاساری ماوە بۆ زۆرێک لە ناوچەکانی تری کوردستان بە ڕژێمی بەعسەوە تووشی تونند و تیژی ژینگەیی بوونەتەوە لە ژینگەی کوردستانە ئەم ڕۆژە ڕۆژێکی زۆر دیارە بۆیە تەرکیزی لەسەر کراوە بەو هیوایی کە ئەم ڕۆژە هەر لە یادەوەریا بمێنێتەوە و هەر یادئانینی بکرێت شتێ نەبێت کە فەرامۆش بکرێت و ئەم بابەتانی کە جەنابەت فەرمووت بۆ ئێمە ڕۆژێکمان داناوە بۆ ئەوەی کە یادی ژینگەیە یادی دایک یا هەر یادێکی کە بکەینەوە ئەمانە بۆ زیاتر تەرکیز خستنە سەر بابەتەکەیەوە گرنگیەک ئەیە بە ئەو بابەتە ڕاستە ئێمە گەر هەموو ڕۆژە قسەی لەسەر بکەین تامی ئەو ڕۆژە نایەت کە ئێمە بە جیاوازتر قسەی لەسەرەکەین هەروەکو ڕۆژی جەژن ئێمە لە ڕۆژی جەژنا کە سەردانی خزم و کەسەکانمانەکەین و ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانە بەجێ ئەهێنین و ئەو گەرم و گوڕیە کە ئەیبینین چێژێکی زیاترمان پێیاوە هەستەکەین کە ئەمە بابەتێکی زۆر جیاوازە ئەم ڕۆژ کە هاتووینەتە ڕۆژی جیهان ڕۆژی ژینگەی کوردستان هەر بە هەمان شێوەیە ئێمە هەستەکەین لە ڕۆژێکی دیاریکراوین و ڕۆژێکە کە تایبەتە بە بۆنەیەکی جیاواز لەبەرەوە گرنگیەکی جیاوازی هەیە ڕاستە ئێمە ڕۆژانەوە ئێمە بە درێژایی ساڵ کار و چالاکیەکەین لە بواری ژینگەیە ئێمە وەکو گروپی ژینگە دۆستی کە لە ساڵی 2019ەوە دەستان بە چالاکی کردووە بابەتەکانمان هەمیشە بەردەوام بووەوە چالاکیەکانمان بە درێژایی ساڵ بوو بەڵام لە ئەم ڕۆژەیە پێمان خۆشە زیاتر تەرکیز بکەین وەکو ڕێکخراوی ژینگە دۆستی ئێمە ئێستا هەر ئەمڕۆ لە زۆرێک لە شار و شارچکەکانی کوردستان چالاکی تایبەتمان هەیە و بەشداری چەندین پانێڵەکەین و چەندین گفتوگۆ و چاوپێکەوتنی کەناڵەکانمان هەیە ئەمانە هەمویان بابەتی گرنگن و پێمان خۆشە ئەم ڕۆژە بە جیاواز سیر بکرێت زۆر باشە ئەو پانێڵ و چالاکیانی کە ئێوە ئەنجامی ئەدەن هەست دەکەن کە شوێنەوارێکی جێهێشتۆ بەسەر خەڵکە و وا بکە کە زیاتر گرنگی بدا بە ژینگەکەی پرسیارەکەت لە جێی خۆیەتی
ڕاستی مرۆڤ یەکەم شت کە کاری لێ ئەکاتوە شتێک کە وای لێ ئەکات بەرام ڕوبەڕووی بابەتێک بڕواوە هەنگاوی بۆ بنە زانیاریە بزانێ ئەو شتە چییە. کاری ژینگە دۆستی لە سەرەتایە کە ئێمە بەپێی ئەجەنداکانی UN دەستمان پێکردووە کە 17 خاڵی بنەڕەتیە لە کارکردن لە بواری ژینگەیە بۆ ساڵی 2030 کە ئەبێ ئەم بابەتانە تا ساڵی 2030 لە ژینگەیە بەدی بێن. کاری ژینگە دۆستی هەوڵیاوە ئەم بابەتانە هەمویان بەرچاو بخات، هەمویان ببن بە بابەتی ڕۆژەڤ و بابەتێکی گرنگ بن. ئێمە یەکەم جار بە زانیاری ئەتوانین ئەم بابەتانە بگەێنین کە زانیاریەکەت گەیان بە کەسی بەرامبەر ئیتر دڵی کەسی بەرامبەر خۆی چەندێک ئەوێت ئەو بابەتە بهێنێتە دی ئەوە گرنگە. بەڵام بە پانێڵەکان بە چاوپێکەوتنەکان بە گفتوگۆکان بە خستنە بەرباس و لێکۆڵینەوە ئێمە زۆر پێویستمانە ینی باسی ژینگە بکەینوە ڕۆژانە ئێمە ئەم بابەتانە بەریەکەوتنمانە بێ لەگەڵی. من هەر خۆم ڕۆژانە کە ئەڕۆمە دەرەوە چەندین کار ئەبینم کە زیانی هەیە بۆ ژینگە ئەبێ قسەی لێ بکەین. ینی بابەتێک نییە من سیارەیەک لە پێشمەوە ئەڕوات لە جامەکەیەوە دەبە فڕێیە ئەلاگە فڕەیە کلینکس فڕەیە ناکرێ من بێدەنگی لێ بکەم هەتا پێم بکرێت توانم پێ بگەین و ئەمە لە بوارێکی زۆر بڵین سادەوە بیگری هەتا ئەوەی کە ئێمە ئەڕۆین لە زانکۆکان لە پەیمانگاکان لە قوتابخانەکان لە دایانگەکان لە ئەم شوێنانە لە باخچەکان زانیاری ژینگەی ئەگەیەنین. ئەمانە هەر هەمویان گرنگن و هەمویان وای کردو ئێمە دوایی خۆمان هەر خۆمان فیدباکی باشمان بۆ هاتوۆتەوە. خەڵکانێک هەبوون کە بەهۆی ئەو کارانە ئێمە کردوماناوان دەستخۆشیان لێکردین و هاتوون کەسی وا هەیە ئەڵێ من لە ساڵی 2019 لە ماڵی خۆمە سفرەی سەفەریم بەکار نێناوە. ئێمە گرنگە ینی ئێمە گەر لە سلێمانیا حساب بکەین ڕۆژانە نزیکی 1200 کیلۆمەترە شتێکی وایە سفرەی سەفەری بەکارهێنرێت. ئێمە 1200 کیلۆمەترە هەر بە مەتر گەشتۆتاوە. ئەگەر بێت و کەسانێک هەوڵ بدەن وردە کەمی بکەنەوە ئێمە کەسانێکی زۆر بەهۆی ئەو بابەتانی کە ژینگە دۆستی ئەی خاتە بەرچاو وای لێ هاتووە ئێستا بەکاری ناهێنێت. ئەگەر ئێمە بە مەتر کەمی بکەینەوە بەڕاستی ینی ئەتوانین کار بکەین هەرچەنە مستاوە ناگوێتە سەر ینی بە تایبەتی حکوومەت بۆ نمونە حکوومەت باجی خسۆتە سەر گۆشت و مریشک و برنج و ڕۆن و ئەوانە ئەبینی لە بازاڕە گرانە بێ کە خەڵک هاواری لێ هەڵەسێ ڕێژەی لە سایە 20 لە سایە 50 لە باج و گومرگە داشکەنێ. ینی بۆ نمونە گەر ئێمە ئەمانەوێ ژینگێکی باشمانە بێ بە حکوومەت لەسەر ئەو شتانی کە ینی زەرەری هەیە بۆ ژینگە و بۆ تۆ تەندروستی مرۆڤ باجێکی زۆر دانێت سفرەیەکی سەفەری دێت. جاران ئێمە من بیرم دێت سفرەیەکە بوو لە ماڵە پاکە کرایەوە سڕایەوە شۆرا بۆ سفرەیە هەڵە گیرای و ڕەمی دواتر دائەندا. ئێستا ئێمە هەروان من هەر لە ماڵی خۆم بەو شێوەیە نمونە سفرێکی سەفەری بە 1000 مەترە بۆ نمونە. بەڵام ئەگەر ئەمە باجێکی زۆری بخاتە سەر ئەم سفرە بە 10,000 بێ خەڵک نایکڕێ. ینی حکوومەت خۆی بەرپرس نییە لەوەی کە خۆی بەهۆی هەندێک ڕێکارەوە وا ناکە کە ژینگی کوردستان پارێزێ. دەست خۆش بە کاک داناجان بابەتەکە زانی چۆنە کوردستان لە ئەم بواری ژینگەیە تۆزێک لە دواوەیە و ئێمە تازەین هێشتا تقریبان ئەو هەنگاوانی کە وڵاتانی کە ناویانە ئێمە نەمانناوە. یعنی ستە بۆ نمونە هەر لە بواری دووکەڵی ژەهراوی سەیارەیە شارێکی وەکو فرانکفۆرت لە ئەڵمانیا قەراریانیاوە کە هەر سەیارەیەک دووکەڵی ژەهراویەکەی بگاتە 105 بە هیچ شێوەیەک نابێ بێتە ناو شار. سنتەری شارەکان نابێ و سیارانە وەرگرن. بەڵام ئێمە سیارەمان هەیە لە سنتەری شاری سلێمانیا سایە 200 و سایە 300 دووکەڵەکەی دووکەڵێک دەرەکات ینی سیرەکەی بەجارێکە باوەڕکە من بینی و بەجاریوە هەبوو بەرچاوی خۆت نەبینیەوە لە ڕەنگە جەنابیشتان دڵنیام ڕوبەڕووبوونەتەوە وانە. ئێمە هێشتا یاسایەکمان بۆ ئەمە نییە. ڕاستە جەناب لە فەرمی حکوومەت کە ئەرکێتی بە تەئکید ئەرکێتی کابێ ئەو بوارانە بکاتە
یاساوە ئەو شتانە نەهێڵێت یانی نێڵێ ئەم شتانە هەروەکو سفرەکەات چۆن بتوانێت کۆنتترۆلی بکات چۆن ئێستا بۆ نمونە لە وڵاتێکی وەکو سوید هەموو دەبەیەکی پلاستیک ئەبێت ئەو سەرەشی کە پێوەیەتی لی نەکرێتەوە یعنی کە کاتێک فڕێدرێت بۆ ئەوی بڵاو نەبێتەوە ئێستا لە کوردستان من زۆر ڕۆشتمەتە دەرەوە بۆ شاخوکی و ئەوانە سەری دەبەی پلاستیک زیاترە بینی تا دەبەکە یعنی ئەوەنە کە جێ ئەکرێتەوە لە یەک ئەم سەردەبانە هەر هەمویان بڵاوە بنەوە و ماکێکی خراپشانەوە بەقوتریشن دەدە بە پلاستیکەکە چونکە ئەستورترن ئەو هاتوو ئەوەی کۆنتترۆل کردو یعنی فەرزی کردو لەسەر کۆمپانیاکە بۆی بڵاو نەبێتەوە زۆر ئاسانتر کۆ بکرێتەوە چونکە سەردەبە بچووکە تو هەتا کۆیەکەیتەوە زیاتر زەحمەتی لەگەڵە کێشی لەلایەکیکەوە هاتووە ئەگەر تۆ بتانی چەند دەبەیەک بگەڕێنیتەوە فلانە پارەت بۆ ئەگەڕێتەوە دەتوانی فلانە شت بکڕی لە مارکێتێکان نازانم فلانە شت ئێستا لێرەش خۆشبەختانە لە سلێمانی لە جەیەک سۆس کەیکەریە شوێنێکی ئاوایە پێم وایە ئامێرێکیانی هەناوە کە ئەتوانی بەدە بە پلاستیکیەکان تۆ بڕۆی داشکاندن وەرگری لە کاتێکا کە بابەتەکانیانە کڕی ئەوە زۆر بابەتێکی جوانەوە نمونەیەکی بەرچاوە پێم خۆشە چاوی لەکوێ شوێن و مەکانن بۆی خەڵگیانی ئەش نابێەوە شتێکی گرنگە ئەوە هەر لە هین لە سوۆسیال میدیاشە بڵاویان کردوتەوە جیهازێکە لە کارگەی جگەرەکەی سلێمانی سەر بە سۆسکەی کەریە ئەڕۆی دە بە پلاستیکەکانت ئەخەیتە ناوی ئەوانیش بیڵێک تێنێ بڵێن وەرەقەیەکت ئەێنێ وەرەقەکە لێ نووسراوە تۆ توانی 120 داشکاندنە بۆ بکرێت لە ئەو بەرهەمانەی کە سۆسکەی کەریەی فرۆشێت یان ئەمە کارێکی زۆر جوانە ئەمە هەنگاوێکی باشە ئەمانە هەمویان ئەتوانن ئێمە زۆر بەرەو پێشەوە بن لە بواری ژنگایەوە تەنها حکومەت و تەنها هاوڵاتی ناتوانن ئەم بواری ژینگەیە کۆنتترۆل بکەن ئەوێ بە هەردووکیان پێکەوە چونکە کارەکە وەکۆڵە کارێکی دەستا و دەستە ئەبێ هەردوو لا پێکەوە هاو ئامان جوویەکان گیر بن بۆی بگەن بە ئامانجێکی ڕوون زۆر باشە ژینگەی هەرێمی کوردستان لە چه ئاستێکی ژینگەی جیهانیدایە ئەگەر داتایەکیان شتێ لە بەردەستا لە ڕاستیە ئێمە وەکو ژینگەی کوردستان داتاکانیشمان زۆر وازەح نین یعنی کۆمەڵێشت ئەوترێت جاری وها بۆ ڕێکخراوێک ڕۆشتۆ لەسەر ئەرکی خۆی بە تێچووی خۆی بە شتێکی خۆبەخشانە ڕۆشتۆ کارێکی کردووە نەهاتوون ینی دامەزراوەیەکی ئەکادمی بناغە پتەومان نییە ئێمە بڕوا بەدوای ئەم کارانەیە ئاستی ژینگەی کوردستان ئێمە زیاتر بەرکەوتین لە سەرزەوی ئەگەر حساب بکەین چونکە ئەگەر سەیری وڵاتانی کە بکەین وڵاتانێکمان هەیە ئێمە وەکو چین وەکو رووسیا وەکو ئەمریکا وەکو هەر لە وڵاتە گەورانە ئەوان ئێستا زەختێکی زیاتر لە ژینگاکەن و ئەو ئاو هەوایی کە ئەوان پیسی ئەەکەن لە چاو وڵاتێکی وەکو کوردستانە زۆر زۆر حەجمێکی زۆر قەبەیە ئێمە یعنی بە هیچ شێوەیەک تا ئێستا شتێکی وامان نەکرۆ بەڵام کێشەکە ئەوەیە ئێمە بەرکەوتین ئێمەش لە هەمان باز نەیەین ئێمە خۆمان نەزانین کە هەموو زەوی بە بێک بەرگە هەوا دەوەدرا بەرگە هەوای زەویش ئۆزۆنە و هەموو هەواکە دەرناچێت ئیتر تەواتۆ وەکو ئەوایە ئێمە لەم ژوورەیابین ئەم ژوورە گەر بێت و ئێستا گەر دەکەس جگەری تیا بکێشێت کەس ناتوانێت دانیشێ ئاوای لێ هاتووە یعنی حاڵەتی کوردستان بەرکەوتەیە ئێستا لە جیهانە بەڵام خۆشمان هەر ڕەحمی پێ ناکەین ئەڕۆینە دەرەوە ڕۆینە ئێستا لە سلێمانیە من بابەتی خاشاک حەزەکەم بە جددی قسەی لەسەرکەین ئەمڕۆ وەرە بڕۆینە ڕێگەی مێرگەپان بڕۆینە ڕێگەی هەزار مێرد بڕۆینە ڕێگەی تانجەرۆ بڕۆینە ڕێگەی شارباژێر بڕۆینە ڕێگەی قەیوان بڕۆینە ڕێگەی ئەربەت ئەو دەواازانی کە لە سلێمانی دەرەچن ڕێگەی تاسلوجە هەمووی پڕپڕە لە خاشاکە ئەمانە هەمویان ئەرکە لەسەر حکوومەت یعنی نابێ بهێڵێت ئەم بەرەڵاییە ئەم خاشاک فرێدانە ئەم دەست واڵاکردنە بۆ خەڵک یعنی ڕاستە ئەبێ ئەوانیش ئۆشیاریان هەبێ یعنی تۆ
کە علاگەیەکت پێ زۆر سەیرە بەلامەوە تۆ چۆنی هێنی یان لەسەر جادە کافڕەیی جەنابشتان بینی وتانەوانە لە سیتەکایی بینی لە تۆ چۆنی هێنی ئەم علاگە هەتا دوور لە ڕووتان هاویەکە دانراوە کەسەکەیت علاگەکە لە پەنە هاویەکە یافڕەیە هەر نایخاتە ناوی مامۆستا ئەوەش بەخۆ خەتای حکوومەتی تایە ینی من ناڵم هاوڵاتی لەمەیە تاوانی نییە بەڵام تۆ لە گەڕەکێکە لە ناحەیەکە لە شوێنێکە دانیشتووی بی هەفتەی یەک ڕۆژ سیاری خۆڵ بگەڕێ هەر کۆڵانەکە خۆی بۆ گەنەکە ناچار ئەم خەڵکە ئێوێ خۆڵەکە لە خۆی دوورخاتەوە ئەم دوورخستنەوەی ئەنجا لێ ئەبێتە تاوانی هاوڵاتێکە لە ئەسڵا حکوومەت لەگەڵ ئەم کۆمپانیای بڵین هەڵگرتنەوەی خاشاک و خۆڵەوە ئەوانە ینی کەم تەرخەمەکە لەمانایە ینی معقول نییە هەفتەی ڕۆژێ خۆڵ بگەڕێ لە کۆڵانێکە یا لە ناحەیەکە یا لە شوێنەکە خەڵکیش ئەو کاتە خۆڵەکەی ئەبە لە خۆی دوورەخاتەوە لە هەر شوێنێکا فڕەیە بێگومان ئەوی توی فەرمی ئەوە گرفتەکە دروستەکە ڕاستە خۆی لە بنچینەی ژینگە دۆستیاوە بنچینەی ئەوەی کە ئێمە بمانە کەسێکی ژینگە دۆست بین ئەوەیە هەوڵ بدەین ئەو مەوادانی کە زۆر زەرەر بە ژینگە گەێن کەمتر بەکاریان بێنین و ئەو مەوادانی کە ئەبن بە خاشاک ئێستا بۆ نمونە دەبەی پلاستیک ئێمە هەتا پێمان بکرێ با بەکاری نایێنین قەیچێکە من متڵێکی خۆمم پێ توانمەوە بتڵە چەند جارێک بەکاری بێنەوە سەدان جار بەکاری بێنەوە لەجێ ئەوەیە سەددە بە فڕێم متڵەکەی خۆم پڕیەکەم لە ئاوا لەگەڵ خۆمای بم تا دەوامەکەم لێ بەکاری هێنم و ئەی گەڕێنمەوە یعنی خۆشمان حەجمی خاشاکمان قەبەیە کاکدان ڕاستە بە هیچ شێوەیەک بیری لێ ناکەینەوە نامانە یعنی لە کاتی خۆمان کە هیلاک ئەبین یەک تۆز بەڵام دوایی دەرەنجامێکی باشیە بێ لە ئەو کاتەکەمەی کە ئێمە هیلاکە بین بۆی کە بۆ نمونە سفرەیەک بیسڕین لە جیاتیەوە کۆی کەرەوە یەکسەر فڕەیە با نەجاتی بێ بەدەستیەوە ئەوەمان هەیە پەلە ئەەکەین هەمیشە نامانەوە کارەکان بە شێوازێک بڕاکە نەتیجەی باش بێ نەک ئەوەی با ئێستا باش بێ تۆ ئێستا ڕاستە سفرە سەفەریەکەت یەکسەر پەلەپەل کۆکەیتەوە بەڵام ئەزانی چ نەتیجەیەکیە نەتیجەیەکی زۆر زۆر ترسناکی هەیە تۆ وەکو جەنابەت فەرموود ئێمە ئەو خەستخانانەمان هەیە لە کوردستانە یعنی بەڕاستی دڵت دەبێ بە ئەوکە ئەوەیت ئەو شوێنانە خی گەورە هەموو کەسێکی لێ پەنابات و خۆشمان ڕەحم بە خۆمان بکەین زۆر باشە لەگەڵ هەموو ناتەواایی کە باسمان کرد ئەوەی کە ژینگە بەرەو پیسبوون ڕابام هەرێمی کوردستان ژینگەیەکی جوان و لەبار و خاکێکی بەپیتی هەیە هەرێکێک لێمە توانێت درختێک بڕوێنێ لە بەردەم ماڵەکەی خۆیدا بەوە هەم ژینگە پاک ئەبێتەوە هەم جوانێکیش ئەدا ئایا تا چەندێک گرنگەکە تاکان خۆیان هۆشیار بن لەوەی کە خۆیان بتوانن ژینگەکەیان پارێزن وەکوی خۆت ئاماژەت پێ کرد کە ئێوە ساڵانە یاخۆت لەوانەیە هەفتانە کە کۆڕ و سیمینار و پانەڵتان هەبێت و هۆشیاری بڵاو بکەنەوە لەسەر ئەو بابەتانە بەڵێ پرسیارەکەی جەنابەت پێم وابێت دوو ڕووی هەبوو ڕوویەکیانەوەی کە ئێمە وڵاتێکی جوانمان هەیە و وڵاتەکەمان بەپیتەوە تایبەتمەندێتی تایبەتی خۆی هەیە کوردستان لە ڕاستیە تۆ ئێستا بەهارە کاڕۆیتە دەشت و دەرەوە سەیری هەر جێگەکەی جوانیت بۆ هێنێ سەیری هەر جێگەکەی دڵت ئەبا خەیاڵت ئەبا یعنی ئێمە سەدان شاعیرمان هەیە کە بە ئەو سروشتە جوانە گۆشکراون وەک شاکاری زۆر زۆر گەورەیان بەدی هێناوە لە بواری وەسفی شاخ و داخ و دۆڵ و دەشتی کوردستانەوە تەبیعەتی کوردستان سەرنجی قوڵی ڕاکێشاون ئەمانە چین ئەمانە هەمووی تایبەتمەندی جوانن کە ئێمە سوپاس بەخوا هەر یانی خۆمان بە سروشت پێمان درراوە بەڵام لە ڕوویەکی کەوە کە جەنابەت فەرموود ئێمە ڕێزی ناگرین بەو شێوەیە وەکوایە کەسێک دیارێکی گرنگی بۆ تۆ هێنابێت بەڵام تۆ بڕۆی فڕێیتە شوێنێکەوە فڕێیتە شوێنێکی ناقابلوە هیچ بەلاتەوە گرنگ نەبێت چونکە بەڕاستی دیارەکی وەکو شاخ و خاک و ئاوی هەوای کوردستان دیارەکی بە قیمەتەوە ئەبێ ئێمە زۆر قەدرگرانانە تێروە زۆر بە قەدرتر زۆر بە هەست بە مەسئولیەتکردن ئێمە بەرەو ڕووی بڕۆین ئێمە نابێت تەنها بیر لە ئەمڕۆ بکەینەوە نابێت تەنها بیر لە
نەوەی خۆمان بکەینەوە چونکە لە ڕاستیە دوای ئێمەش کەسانێکیانەوە ئەو کەسانش پێویستیان بە وڵات هەیە پێویستیان بە شوێنی پاکش هەیە ئەگەر بەم شێوە بڕۆینە پێشەوە ئاستێکی زۆر زۆر خراپیانی ئێمە پێشکەشەکەین ئەم ڕەمەزانە خەڵک نەیتوانی بڕاتە گەشت و سەیران وڵاتەکە پاک ببوو ساڵانی کۆرۆنا شەقام و کۆڵان و ینی زۆر پاک بەڵێ ینی ئێمە خۆمان زۆر کاریگەریمان هەیە خۆمان هەر خۆمانی نوێرانیەکەین لەبەرەوە هەر خۆشمان ئەتوانین چاکیکەینەوە خەمی جیلی داهاتوومان بێت باشە دەوترێت هەنی زۆر کەسکەوە مناقەشە قسەی ژینگەی لەگەڵ باسەکەی ئەڵێ جا ئەم سیارەی منم دووکەڵاکە بۆ نمونە لە سلێمانیە چ پەیوەندی بە تاکێکەوەی لە هەولێر دانیشتووە یا من ئەمدە بە پلاستیکە لەو شاخە فڕێ ئەم چ پەیوەندی بەوە هەیە فڵان کەسێک لە شوێنێکی تر تووشی شێرپەنجا بێ ینی بەڕاستە ئێستا خەڵکی ئیتر خۆی بەرپرسە پەروەردە لێ بەرپرسە ڕێکخراوەکان لێ بەرپرسە میدیا لێ بەرپرسە من نازانم تا ئێستا خەڵکی هێشتا ژینگە بەڕاستی نەبووتە ئەو لەوێت لای ینی نەبووتە مەهامێکی گرنگ لای کاتێک ئاوێک پیزە بێ کاتێک شاخێک تێک ئەچێ کاتێک درختێک ئەبڕدرێتەوە ئەخر ینی مامەسا بۆ ئێمە ینی هەرگلی لە هاوڵاتی بکەین وەرە ئەل لەم شاری خۆمانە لەم نزیک چواردەوری شاری خۆمانە حیزبی دەسەڵات هەیە گردێکی تەخت کردووە یەک دنیاداری بڕێوەتەوە بینایتیا دروست کردووە کۆمپانیا دارە بڕێتەوە بینایتیا دروستەکە یعنی خۆ هەر خەڵکە فەقیرەکە نییە کە لە ماڵەوە سفرێکی سەفەرێکە یعنی ئەوەی دەسەڵات و حیزبەکان و لایەنەکان ژینگەیان پیس کردووە ینی هێندا هاوڵاتێک بەڕاستی ژینگی پیس نەکردووە لە ڕاستیە ئەویان خەمێکی گەورەترە ڕاستە فەرمووی ئەبێت وڵات سیستماتیک بێ ئەوە بۆ ئێمە بەڵەکە نیەوە ئەبێ یاسایەک هەبێت کە بتوانێت ئەم شتانە لە جێی خۆیانە دابنێ لە ڕاستیە ئێمە لە کوردستانە زۆر هەست بەو بەربەرەڵاییەکەی بەڕاشکاوانە ئەتوانین بڵین کە بە هیچ شێوەیە کەسێکی خەمخۆر نابینینەوە لە کوردستانە لە دەسەڵاتدارانە کە بتوانێت کە خەمێکی ژینگەی قوڵی هەبێ یا ئەجێندایەک یا دڕوانینێکی دووری هەبێ ڤژنێکی هەبێ بۆ ژینگە ڕاستە ئێت مەسوولێکێت بە خاکە نازێکەوە درەختێکە ناژێتەوەوانە بەڵام درەختەکە لە باخێکی جوان و لە شوێنێکە ئەناژێت پێویست ناکە هەرو مەسوولە خۆی بۆ فێلاکی خۆی دنیا درەختی وانە هیچ پێویست ناکاوە لە ڕاستیە من وەک پێم وتن لە پێشەوەش ئەم خەمە خەمی هەموو لایەکە ئەبێ هەمووی لە ئێمەش لە کوردستانە زۆر دەڕەندانە تەعامولەکەین لەگەڵ کۆمەڵێک ئەو سەرۆت و سامانە گەورە جوانە ئیلاهی کە پێمان درراوە ئەم شاخانە هەمویان چۆن ئەهێن نەخوارەوە ئەیانکەن بە فێلای ڕق و تەق و بە بینایە بە باڵەخانەی نازام چەند نهۆمی و بەردەم شاخەکانەگرن و لە ڕاستیە ئەبووایە لە سلێمانیا بە هیچ شێوەیەک ڕێنەدرایە لە بەردەم گۆیژەوە ئەزمەڕا بینا بکرێت ئەو بینا بەرزانە قەیچە کا سلێمانی زۆر زۆر سنووری فراوانە با لە خوارەوە بکرێت تۆ بینایانە بەرزەکەیتەوە هەر بتەوە نەتەوێ خۆیان هەر دنیای لێ دیارە بۆچی ئەیهێنی لە بەرزاییەکی شەیکیت هەنگاوی غەڵەتمان زۆر ناوە کاردانە ینی ڕاست نابێتەوە وازوە ڕاستە بێتەوە ئەگەر بمانەوێت ئەڵم وا زۆر نەڵاتە دەستخۆش زۆر بەڕێز مامۆستا محەممەد منوچەر مامۆسای زانکۆ سواز بۆی کە لەم تەوەری لەگەڵمان سپاس بەزۆر